سڵاو بینێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە بژێوی ژیانی ڕۆژانی هاوڵاتیان دەکەین با بزانین هاوڵاتیان چۆن بژێوی ژیانی ڕۆژانی خۆیان دابین دەکەن زۆر جار دەگوترێت ژیان ئەوەندە قورس بووە هاوڵاتیان پانا دەبن بەرە دوو ئیش لەگەڵ هاوڵاتیاندا گفتوگۆ دەکەین و ڕابوچوونی هاوڵاتیان لەسەر ئەم تەوەرە وەردەگرین با بزانین ئەمان چمان پێ دەڵێن فەرمووی بەڵێ بێگومان زۆر ماندووی دەکە بەڵام ئێستا دەبینین وەزعەکە چی لە هاتووە کە کۆرۆنا هاتووە پێویستە بۆ ماڵ و منداڵەکانمان ئیش بکەین و هەروەها تو لە پاڵ چینی پێشمەرگایەتی با بڵێن ئەو پێشمەرگایەتی کە پیشە کرد پێشمەرگەوە پیشەشی پیرۆزت هەیە چ کارێک دەکەیت وەڵا بوون منە ئێستا من پێشمەرگەم کە دەچمەوە ماڵێ ئیشی ئەمەلاتی بێ ئیشی ئەو شتانە ناچاری ژیان وا لە تۆ دەکا پانە ببێتێ بەر کرێکاری بەڵێ ئێستا من مەعاشەکەم دەبینم دوو مانگ سێ مانگ جارێک دێت دەبێت پێویستە بۆ خۆم بۆ مناڵەکانم بۆ خێزانەکانم ئیشێک دابین بکەم ئەو چێکێ وەری دەگری بەشم ناکە ئێستا 100,000 لی بڕاوە 100,000 لی بڕاوە بەشم ناکە دەبێت بۆ ماڵ و منداڵەکانم شتێک دابین بکەم باشە لەگەڵ دوویژیە زۆر جار دەگوترێت دەڵێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان لاواز دەبێ زۆر جار ئەو کەسێک کە باوکە لە ماڵەوەیە باڵمی ناتوانانی نازم منداڵەکانی خۆی هەڵبگرێت و لەگەڵ منداڵەکانی بەڵێ بێگومان زۆر ڕاستە منداڵ بێناز دەبێت زۆر ناخۆشە بوون من دوو ئیشان بکەم و ینی بەردەوامە لە دەرێ چاوم بە ماڵەوە نەکەوێت زۆر شتێکی ناخۆشە زۆر کارگەریش دەکاتە سەر خودی کەسەکە لە ڕووی دەرونیوە زوو پیر دەبیت و هیلاک دەبیت بەڵێ زۆر ڕاستە بۆ نمونە ئێستا من دوو ئیشان بکەم ماوەیە کە پیرترم زووتر دێت کە زۆر ماندوو هیلاک دەبم بۆ ئەوی تااقەتم نامێنە کە جارێکی ترچی بکەمەوە چەندیش دەبێت وڵای خۆم یەکیش دەکەم هەر بیدایەتی پێشمەرگە و چتیوانیم میزم عاشەکەم نییە بێگومە هەر دەبی ئیشیش بکەم وەزیرشەکەش ئێستاش نەمایە شەکە نییە زۆر جار دەگوترێت زیاتر چینی مۆزەفەکان با بڵێن فەرمانبەرەکان دوو ئیش دەکەن لەپاڵ ئەو موچێکەوەری دەگرن ئیشەشی دیکە دەکەن ئەخرانش دەبێ معاشی دویشی دەکەن با معاش بێتن ئەنج دویشی ناکەن ئەنج ناعیلاجن پێ دوایە ژیان قورس بووە بێگومان ژیان قورس بووە زۆرش قورس بووە چی بکرێت وڵی معاشەکە بدرێت و ئیشکار دەبتەوە و ئانی مۆزەفە چتیوانیش ئانیش دویشی ناکەن و ئەر لەسە مۆزەفی خۆم و دەسم معاشی خۆیان ژیانی خۆیان دابین دەکەن ماندوو خافت کەس سوپاس ڕەحمەت وابێت وەڵاهی باشە لە خۆی بە زیاد بیتن ئیشەکە بەڕێوە دەچیتن ماندوو دەبن نەگەڵشی خۆتان وەڵاهی هیچ نییە بێ ماندوو بوون هیچ نییە بێ ماندوو بوون ئەگەری شەشی بکەی ماندوو نەبی شەکە ناکە هیچ نییە تو بڵێ شەشی دەکەم ماندوو نەبوومەوە لەو گۆڕەی ناکرێتن ژیانەکە بە زەحمەت کەفتی ئەگەر تو ڕۆی شێشی نەکەی و ماندوو نەبی ژیانت بەڕێوە ناچیتن ژیانەکە وای لێ هاتیانی ئەگەر ئەو ڕۆی شێشی نەکەی و خۆت ماندوو نەکەی ینی ناڕات ژیان ناڕوانی ئەوە نییە وەکو پێشان بڵێ دوو ڕۆژ ئیشکەی هەفتەی دوو ڕۆژیانەوە یان ڕۆژانە ئیشکەی سبەینی هەتا ساعت 4 و 5 نیە بەخوای سبەینی ئیش دەکەی هەتا مەغرەبێت ڕۆژانەش دەبی ئیشکەی دوو ڕۆژی ئیش نەکەی وەڵا سبەینان ساعت 7:30 دەست بە ئیشی دەکەین هەتا دنیا تاریک دەبی هەتا دنیا تاریک دەبی ئیش دەکەی ئەگەر ئیش نەکەی ناڕاتن زۆر ئیشکردنی ئێوە هیلاک نابن ماندوو نابن هیلاک بوون و ماندوو بوون دەبی گوێی پێ نەدەی ئەگەر ژیانم خۆش بیتن منیش مەجبور نیمە خۆم وها هیلاک کەم و شەو و ڕۆژ ئیشکەم باشە زۆر زیاد دەگوترێت دوو ئیشی و سێ ئیشی زیاتر مرۆڤی هیلاک و ماندوو دەکات
حتمما وایە ئەگەر لۆت بگونجەیەک ئیشی دەکەی ئەگەر لۆت بگونجێ ڕاتبەکت هەبیتن مامۆستابی پێشمەرگەبی موەزەفەکبی ئەگەر ڕاتبەکە هەموو سەرمانگان بدرێتن ئەتو ئیشی خۆت ڕاتبی خۆت بەستە ژیانت بەڕێوە دەچی ئەگەر بێت و ئێستا مامۆستام لەگەرە کابرا مامۆستایە لەگەرمە ئیش دەکاتم ڕاتبی 2 مانگ جارەکە 3 مانگ جارەکە بەخۆم پێشمەرگەمە 2 مانگ و نیو جارێک ڕاتبی وەردەگرم ێ باش ئەگەر ڕاتبم بەش بکاتە من چ مەجبورم لە سبەینێتاوارە خۆمان دووکە میشکەم ئەنی ئەگەر ڕاتب بدرێتن ئیشەکەشەوە هەنابیت ئیشەکەش ئێستا بازاری نەمەوە هەرزان بووە خەڵکەکە بێ ئیشە ڕاتبی هەیە ڕاتبی وەرناگری کابرا دێ ئیشی هەرزان دەکاتن ئەنی نە ئیشەکە هیچ لە ژیان زۆر قورس بووە هەر کاری قورسی نییە زۆر قورس بووە ئەنی ناتەگوت ناچاری دویشی دەکات یان بۆ خۆشی خۆی وەڵاهی کەس نییە بۆ خۆشی خۆی خۆی هیلاک کات ینی پێم بڵێ ئێستا کەسێک هەیە تو لۆ خۆشی خۆت هیلاککەی خۆت بە هیلاکت بی بۆ خۆشی خۆی بۆ حەزی زیاتر پارەی بەدەست بکەوێ دوو ئیشی و سێ ئیشی دەکات ئەوە بەزەردێک جار دەڵێ وا لە مورەبەکان دەکە ناچاری ژیان وای ئەوە دوو ئیشی و سێ ئیشی دەگرێت پێداویستی ڕۆژانەکەی خۆی پڕ نەکاتەوە دوو ئیشی و سێ ئیشی جیاوازە ئەمن ئێستا دوو ئیشی دەکەم سێ ئیشی دەکەم معرەزەکەم هەبیتن مەکتەبەکەم هەبی سێ ئیشان بەڕێوە دەبم لە گەرەیەک ئەوە لە بۆ داهاتی زیاترە دەوڵەمەندکردنی خۆمە بەڵام کە پێشمەرگەک بی مامۆستایەک بڕاتبەکەت 500,000 بی 600,000 بی ئەتو کرێی خانوت هەبیتن تو ئاو کارەبا دەبیت تو نەخۆش دەبیتن تو ژیانت بەڕێوە ناچی ڕاتبەکە نایەت ئەتو مەجبوری لە خۆت ئیشێکی بکەی ڕۆژانە 10,000 بی 15,000 بیتن تو دەرەی هەربای مەسرەفی ڕۆژانەم هەیە ئەو مەسەلەکە لە ناچاریە حتمما لە ناچاری ئەگەر لە ناچاری نەبیتن کابرا ئەوەی موەزەفە ئیشی خۆی دەکات ئەوەی ئیش دەکاتن ئەگەر بێت ئەمنۆن مونە ئێستا گەر عاملەشی بینیم لەگەرە خۆم ڕۆژانە دەبی 10,000 15,000 بدەمێ موەزەفە دێت لەگەرم کابرا ئەگەر ڕاتبی هەبیتن نایەت لەگەرم ئیش زۆربیان دەرجووی کۆلێژن ینی لەگەرمە چەند ساڵە کولی خلاص کردیت تەعین نەبیە لەگەرمان لە ئیشە نەبەس هەیە تەعینە هەیەش کولی خلاص کردی جێنی لێ بچیشکە کابرا دەلێ بەنی و قیمەتی عملی لەگەرت دەم ئەنی ئەگەر مەجبور نەبێتن کابرا کولی خلاص کردی 17 ساڵی خوێندی ئەو تەعابە ئەو مەسرەفە کودت بەنی و قیمەت ئیش دەکات لە سبەینی هەتا هێوارە لەگەڵی شوکارە چۆنێ خودی شو لەمونەکەی بۆ مەجبوری ئەنی ئەگە مرۆڤ مەجبور نەبن مرۆڤ شو ناگات و شو لێ مەژی ئەمە دەبینی خەر تەعبە و چه فۆیدەی ئەم ژێ نبینی ینی هیلاشیەوە باڵێن بەکار و ئیشەکانی دەستی خودیان وشول عامەتەن سەفرە ینی ئەس بخینە عامرە خۆخەرێ بەمژی نەتەعینۆتەکە نەتشتەکە شول گەمژی هەموو بەس مەسرەفە ینی هەموو بەس ئەوە نکەوە بە نۆنوزەک تشتێکی دینینە هەموو بەس ئەوە بەمژ دووکەوە دینەڤێرێ بۆ شولی خۆش دووکێکی شول نینە وەلڤێریژی شول نیە بەس هەموو مەجبوریە ینی هەموو مرۆڤ دەبێت هەموو ڕۆژانە مرۆڤی دیاتە مرۆڤی و ئەگە زێدا دەرتشتێکی دینینە دوجگە لەو کارە هیچ کاری دیکە دەکەیت ناوەڵە چ کاری دینەوەگەم هەموو ئەف کارە تەنێ منە نەخواندنەجی و بەسە شولە خواندنجی مۆ ماندوو دەبی هیلاک دەبیت دیگەلاکس پێدێ ساعت هەفت شول دێن حەدۆ شەشی بۆری ینی مرۆڤ مۆندی بێت و ینی هەموو چنۆ گیادە مرۆڤیژی ینی هەموو مەجبوریە ئەوەندە ماندوو بوونەیە خۆشی لە ژیان دەمینێ بیست خۆشی لە ژیان دەبینی خۆشی نینە ینی مروف مەجبوور نەبوونێ بوو شوێکە دەها ئارێ وەڵا ینی نە مستەقبەلەکە نە تشتێکە هەموو ئەڤروس بۆی بقاتێتەوە ئەمە هەندە ئاوەس هەموو ڕۆژانە دەبقاتێت ئەلحەمدولیلا هەموو لە هاتی سڵاو ماندوو نەبن خوافتکە سەرچاوان لەگەڵی شوکارە چۆنی وەڵە دەقەتێت شۆ لەوتین و دەڕۆین و خواردن و بەس دەقەتێتەوە ئەو ئیشە ئێوە کە دەیکەن ماندوو نابن بەرە وەڵا ماندی بینە بەرە وەڵا لە مەکتەب بین لە ویزاری شەش و زانیمان هیچ استفادە لە خوێندن ناکەین و دەستمان بە ئیشکردن کرد مەتعەمە بۆ ئیش مەتعەمەکە لە بە کڕۆنەی تێکماندا وەزعەکە نەقەتا پێمان داغمان خست و وا ئیشی دەکەین باشە ڕۆژانە چەند ساعت کار دەکەیت وەڵا لە بەیانیە تاوارە ئەگەر نێ شۆلیش پارەت عسێب نییە و هیلاک نابی ماندوو نابی ئەوەندەیش ماندی بینە مەرەوەڵە ماندی دەبین و ناخۆشش بەس مەزبوری ئەیشکەین بێش ناقەتێت باشە جگە لەو ئیشێکە کە خۆ دەیکەی هیچ ئیشی دیکە ناکەیت بەخۆ مهنەم هەیە بەڵام ئیش نییە لە بەردەڕەش نەکومەتعە حەزوو ئارزوەکانت چییە کە تۆ ئیشە بکەیت ئەم بەخۆم وەستای مەتحەمیمە وەستای زۆر شتم لە خواردن بەڵام پێوە ناستم دانێمەوە هیچ مەتحەمێک لە بەردەڕەش چونکی شۆل نییە
شۆلەکە نییە و هەترسمە و پارە لێش دەدەم ئەو پارەش نێتەوە و زەرێریشەکەم لەبەر هەندێک ناتوانم شۆل بکەم هی خۆم بی دەست کردو بۆ ئیشکردن لەگەڵم برادرانە والله هەر خزم و کەسی خۆمانن لەگە یەک شۆل دەکەین و ئەو شۆلە دەکەین سەختی ئەمە دەبی شوریکەین و مەجبورینشی بکەین تو ناکە هیچ ناخۆی دەراتووی وڵا خاڵکە دوو کێ ماوەتیمە باڵڕای شوکەم سەر دووز بۆ ئالڤێرێ بۆ خۆی شۆل بکەم نەچوتەوە ناوەڵا شەو ڕۆژ vêrê mojme. باش ناچاری ژیانوە لە پولەکە ئەو ڕێگای دوورە بۆ بڕێیت و بێتی لێرە ئیش بکەیت خودێمە هەگە ڕاتب نابن و شۆ نامین تا دەستی کەسی دۆ مرۆڤ مەجبورە پۆری مرۆڤکی بە بدە لێرە بێت. سڵاتۆنی سپاس دەکەم مەمنون بەڕێزی سپاس مەمنون لەگەڵی شکارە چۆن وەڵڵاهی کای شکار نییە ماوە بەڕێتی شکار ماوە کای شکار ئەگەر مەعاش نەبێت کای شکار ئەگەر هەلی کارێک شتێک نەبێت بۆ گەنجان باش وەکو گەنجێک چکار دەکەیت وەڵڵا کاسبم بەڵام ئێستا حالێنی شکار نییە چی شکارێکەیە کاشی شکاریە زۆر بەدەگمەن هەوانێ مەعاشن پارەیان نییە ئەگەر پارەش نەبوو شکاریش نابێتن باشە زۆر جا دەڵێت خەڵک دوو ئیش و سێ ئیشی دەکات با بڵێن زۆر جا دەڵێت ئەو کەسانەی کە مۆزەفن با بڵێن کارمەندی حکوومەتن لە پاڵ ئیشەکەی خۆیان ئیشەکی دیکەش دەکەن چی دەڵێ لەسەر ڕاستە وایە شتەوا بوو ئێستا نماوە شتە نماوە دەزانی پێشتر هەبوو مۆزەف بوو شۆلی تەکسیشی دەکرد مۆزەف بوو ئیشێکی تر لەگەل دەکرد بەڵام ئێستا ئەگەر مەعاش نەبێتن ئەگەر بودجە نەبێتن لە هەرێمی کوردستان کا بودجە نماوە قەیرانێکی داراییە بەهۆی ئەو پەتای کۆڕۆنایە ئیدیکا ئیشیش نەماوە باشە تو وەکو گەنجێک لێت بپرسم دوو ئیشی ناچاری ژیانەوە لە مرۆڤ دەکا پانە بە دوو ئیشی ببات ئەکید ئێستا من بەخۆم ئەگەر مەعاشێکمە بێتن هەموو سەرمانگەن مەعاشم بێتن مەعاشێکی مناسب میشە بێتن پێویست دەکەم بچم ئیشێکی تر بکەم ئەوەندە خۆماندی دەکەم بچم ئیشێکی تر بکەم نەخێر بە هیچ شێوێک ناچم هیچ ئیشێکی تر ناکەم ئەگەر بژێ ژیانم ڕۆژانەم بقەتێتن بەڵام زروفەکە وای لە مرۆڤ کردووە بچیت پەنا بە بۆ دوو ئیش و سێ ئیش و چوار ئیش دوو ئیشی مرۆڤ هیلاک ناکات بەڵێ بەتاکید چۆنی لاک ناکاتن ئێستا دویشی چۆنە ئەگەر من دەوام بکەم مۆزەک بمە تا سعات 2 نۆڕانە ئیش دەکەم وایە داوام دەکەم ئەی پشتێنجی پێویستم بە ئیستراحەت نییە ئەگەر بچم ئیش بکەم کەواتە ئیستراحەتەکەش نەما کەواتە مرۆڤ زۆر پیر دەکات زۆر پیر دەکات خەم و خەفەت دەخوات ماندووبوون هیلاکیات دوو ئیشی ئەوڕۆ هەر کەسەکە پەنا دەباتە دوو ئیشی بێگومان یعنی بارودۆخی ژیانی بەڕادەیەکی یەکجار ناخۆش دژوارە بۆیە ئەگەر تۆ ئێستا کاری خۆتە بێ و موچەی خۆتە بێت چی پێویست بەوەیە بچی ئیشەشکە بکەی ڕسقی یەکێشکە ببڕی زۆر زیاد دەگوترێ تو دوو ئیشی بکەیت و ڕستی کەسێکی دیکەش دەخورێ ئەکید وایە هەنی ئەگەر تۆ ئێستا بچیکە لەو ئیشەی خۆت بچی ئیشەشکە بکەی تۆ ڕستی منیش دەبڕی بەڵام ئەگەر تو موچەی خۆت بە تاوی بدرێت ئیشی خۆت بە تاوی بکەی منیش دەتوانم ئیشی خۆم بکەم منیش دەتوانم بژێوی ژیانی خۆم بە ئاسانی بەڕێ بکەم تاسیری هەیە چۆن باشە زۆر جا دەڵێ تاسیر دەکاتە سەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەگەڵ منداڵەکان زۆر جا دەڵێ مرۆڤەکە ئەوەندەی هیلاک دەبێت سەعات 6 سبێنی یاخود 8 دەڕوات و هاتاکو ئێوارێ بۆ هەفتی ئێوارێ هەشتی ئێواری دەگەڕێتەوە یعنی ئەو منداڵە بامڵێکە کە بابێک بێ پێویستی بە نازی باوکایەتیە منداڵەکە پێی بەخۆشێتی و ببەخشیتە منداڵەکەی یعنی دەڵێ زۆر جار ئەو شتانش ڕوونانە بەڵێ بێگومان ئەگەر تۆ دوو ئیش بکەی و سێ ئیش بکەی تو ئەگەر لە پەروەردەی منداڵەکە نامینێ وکە
ئاگاج لە پەروەردەی منداڵەکردنەما خۆی لە خۆیدا ئەوە لە قەیرانی دارایی زۆر خراپترە. ئەنی تۆ پەیوەندیت لەگەڵ خێزانەکەت، پەیوەندیت لەگەڵ ماڵت، پەیوەندیت لەگەڵ خزم و دۆستانت، ئەوە دژوارترە بەڕاستی. لەسەر درونی خودی کەسەکە ئەکید ئەوە حتا نەخۆشی نەفسیش لە بۆ ئینسان دروست دەکات. هەموو ڕۆژ هەر ئیش نەخزمێک مەقسەدنا دانیشتنێکی تایبەت لەگەڵ خێزانەکەی مرۆڤ ینی ماندوو دەکات. لە ناچاریە خەڵک دووکاری دەکات یاخۆ بە حەز و ئارەزوی خۆتە بەڕای بوو نەخێر ئەکید لە ناچاریە. والله ئەمن دوکانێکمان هەیە الحەمدولله ئەبەڵێ لەبەر ئەوەی بە مناوەڵا بە معاشەکەش یعنی ژیان ناکرێ بەس کاکە ئیش نییە ینی تو ئیشەکی بکەی ئێستا دوکانم هەیە ئەوە دوکان ئیش نییە کاکە ینی لە مانگ لە هەفتێ 56,000 ئیشکەی زۆر باشە خەڵک پارەی نییە دێت شتەکرد لە کندەبا دەرێ دەیلێمە 20,000 دەرێ کاکە وەڵی ئەو پارەم نییە ئاشیای بکڕم کابرا دەڕواتەوە لێ دەگەڕێت تا معاش بێ یعنی بژێ و ژیان نییە کاکە ینی ژیان ئێستا زەحمەت بووە زۆر زەحمەت بووە بژێ و ژیان زۆر زەحمەت بووە بژێ و ژیان نماوە خەڵک ماندووە زۆر ماندووە خەڵک زۆر ئیزعاجە و زۆر ماندووە لە وەزعی معاش هەموو کم کرایتەوە ئێستا من پێشمەرگەمەکەم ئەندامم معاشم 100,000 کم بیتەوە ئەوە زۆر تەسیری لەمە کردووە وەکو کەم ئەندامێک ئەدی پێشمەرگەیە شورتەیە مرورە ئاسایشە ئەدی ئەوانە قڕ بەرێ خێزان و منداڵی شتەیە بەڵێ سێ مندارم هەیە و لەگەڵ بەرێ لەگەڵ ئەوەی کە ئەو موچەی وەڵدەگەی پێداویستی ژیانی ڕۆژانی خۆت دابین دەکرێت دەتوانین دابینیکەیت وڵی ئەرحەمدولله خانی خۆمان هەیە ئەگەر ناوەڵە ئەوەی پێ ناکرێ ناوەڵە قڕ بە سەریەوێ ئیجارە پێشمەرگای 200,000 داتە ئیجاری بە 200,000 ژیان بکە ئەم وەزفار فەرقی نییە ئەدی وەگوونە نییە کاکە کوردی کوڕی ئەو ملەتە نییە کاکە معاشی نییە ئیش نییە کاسبی نییە ئەدی یعنی چ درمان خۆشبی بەو کوردایەتیەی چ درمان خۆشبی بەو ژیانەی ئێستا من گەنجەکەم ماڵی یەکم سەرم هەموو سپی بۆورا یعنی چ ینی دژەوە ژیانەوە کاکە بازاران گەز فەوتا بازاران گەنج خنکا لەو ڕێیەی هەندی خۆ لەو ئاوەی بدە بابی من ئەوە ژیان نییە خەڵک تێدایە خەڵک لەو ژیانەیدایە خەڵک درۆیە لە ژیانێکی درۆدایە لەو کوردستانەی یعنی پڕ لە درۆدایە پڕ لە ڕاستی نما ڕاستی ڕۆی دۆست درۆی تێدایە بابی من بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتایی بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕاش ئەمەی گوێبیستی بوون ئەمە ڕابوسونی هاوڵاتیان بوون سپاس ئێوە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ یارمەتی دەرم جەلال گۆران ڕێز و خۆشەویستی محەممەد جەلیل قبول بکەن و تا بەرنامەیەکی دیکە و تا کاتێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ